ئێرە سنووری گوندەکانی ناحی ئاوەسپی سەربا قەزای کفریە لە ئیدارەی گەرمیان. بۆ یەکەم جار لە مێژووی ئەم گوندانەدا تۆڕی کارەبای نیشتیمانیان بۆ ڕاکێشراوە. سەربازی ونی گەیاندنی کارەبا بەو سنوورە عەدنان عەلی بەڕێوەبەری ناحیەی ئاوەسپیە کە لە سەرەتای دەستبەکاربوونیەوە لە ساڵی 2010ەوە سەرقاڵی دابینکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانە بۆ ناحیەکە و گوندەکانی دەوروبەری. ئەمڕۆ ئێمە مەراسیمێکمان ڕێخست بە مەبەستی کردنەوەی پرۆژەی گەیاندنی کارەبای نیشتیمانی بۆ چوار گوندی سنووری ناحیەکەمان کە لە دوای ساڵی 2009 ئەمە بۆ یەکەم جارە پرۆژەی گەیاندنی کارەبا لە سنوورەکەی ئێمە جێبەجێ ئەکرێت و ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کە بۆ ماوەی 3 ساڵ لێرەین بەڵێنماندا کە هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆ مەبەستی خزمەتکردنی دانیشتوانی ئەم سنوورە کە دانیشتوانەکەی پشتی شێریان بەرکەوتووە لە قوربانیدان و کارەساتی ئەنفال و تۆپباران و ئاوارەبوون و دەربەدەر. خۆشبەختانە ئەنجامی هەوڵەکانی ئێمە و بە پاڵپشتی قایمقامەتی قەزای کفری و ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان و فەرمانگەی دابەشکردنی کارەبای کفری و ئەنجومەن لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پاڵپشتی ئەوانی نیشتوانیمان ئەمڕۆ ئەم پرۆژەیە افتتاح بکەین کە خۆی بینێتەوە لە گەیاندنی کارەبای نیشتیمانی بۆ چوار گوند. پرۆژەی گەیاندنی تۆڕی کارەبای نیشتیمانی لە قۆناغی یەکەمدا چوار گوندی ناحیەکە دەگرێتەوە. دانیشتوانی ئەم گوندانەش سەرباری گلەی و ڕەخنەکانیان لە پشتگوێخستنی ناوچەکەیان دڵخۆشن بە گەیاندنی کارەبا بە گوندەکانیان. دەستخۆشی لە حکوومەت یاریمی کوردستانەکەین، دەستخۆشی لە بەڕێوەبەراتی ناحیەی ئاوەسپی دەکەین و دەستخۆشی لە قایمقامی کفری دەکەین و دەستخۆشی لە ئیدارەی گەرمیان دەکەین بۆ بۆنی تۆڕی کارەبای گەیاندە ئەم چوار گوندەمان. دەستخۆشیان داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیتر تەواوکەری هەموو پێداویستەکان هاوڵاتیان من لەبەرەوە ئێمە تەسحیەکی زۆرمان داوا لەبین لە ڕژێمی حکوومەتی بەحسا و خاوەن کەسوکاری ئەنفالین و خاوەن شەهیدین دەیان کەسمان شەهید بووە لە پێناوی ئەم وڵاتە بە خوێنی گەشی هەزاران ئەنفال و کیماباران و لاوی ئەم وڵاتە بەدی هاتووە. دەستخۆشی لە بەڕێوەبەراتی ناحیەی ئاوەسپی دەکەین بەڕێز کاک عەدنان عەلی و دەستخۆشی لەوانە دەکەین ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاکەریم. ئێرە ئەم گوندانەی ئەمە تەقریبەن لە کاتی کارەبا دروست بووە هەتاکو ئێستا هیچ کارەبایەک بۆ ئەم ناوچەیە نەگەیشتووە. بۆ یەکەم جارە کە کارەبا ئەگاتە ئەم سنوورە. دەستخۆشی لە بەڕێز مدیر ناحیەکەین، هەوڵێکی زۆری داوە، زەحمەتی زۆری کێشا و دایمە چاوی لەوە بووە کە بزانێکەی خزمەتگوزاریەکی باش و خزمەتگوزاریکی چاک بگەێنێتە ئەم ناوچەیە و هەوڵێکی باشی داوە بۆی ئەم کارەبایە ئیسە تا ئیسە گەشتۆ پێمان. دەستخۆشی لە بەڕێز قایمقامەکەین، دەستخۆشی لە ئیدارەکانی کارەبا و ناوچەکەکەین. لە ساڵی 2009 تا ئێستا هیچ پرۆژەیەکی سێکتەری کارەبا لە ناحیەی ئاوەسپی جێبەجێ نەکراوە. لە قۆناغی یەکەمی گەیاندنی کارەبای نیشتیمانی بە گوندەکان بە گوژمەی 565 ملیۆن دینار کارەبا گەیەندراوە بە گوندەکانی سپیسەر و بەکرەگەڕ و مەلائۆمەر و حەسەن پرچن. دوای تەواوبوونی ئەم قۆناغەش کاری تەندەرین بۆ قۆناغەکانی تر بۆ گەیاندنی کارەبا بە گوندەکانی تری ناحیەی ئاوەسپی ئەنجام دەدرێت. کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی ئاوەسپی لە ئیداری گەرمیان.